تورکیا بارê yekemîn ji mûşikên Rûsî S-400 wergirtiye. Yekîtî û partî kandîdê xwe bo Kerkûkê destnîşan kirin. Michael Robin dibêje wê Tirkiye di dawiyê de rewşa Bakurî Sûriye qebûl bike. Slav rêzê bînerên hêja ji stûdyên dengê Amerîka li Washingtona paytextê bi xêrat nava dikin di vê bernamanû de ji Kurd Connection. لای منیشەوە سڵاوتان لێبێت و بەخێربێنەوە بە بەرنامەی ئەمڕۆمان. Wezîrê Berevaniya Tirkiye ragihand gobarê yekem ji mûşikên Rûsî S-400 gihiştiye destê wan ev gava got Amerîka li ser neraziye dibe got pêwendiyên her du welatan lewaz bikin ji ber wê. Wezîrê Berevaniya Tirkiye ragihand gobarê yekem ji mûşikên Rûsî S-400 yên berevaniyê di roja îngê de gihiştine wan. Barê mûşikên sîstema berevaniya ezmanî yên dûr û dirêj gihiştine bengeha ezmanî Morted li dervî Ankara paytext. S-400 ile ilgili zaten hep söylüyoruz. مهردم گوتیە ku ev girêbestiya kirîna mûşekên S-400 yên Rûsî hatiye tekeskirin û ew di pêvajoya xwe de ye. Em li ser kar dikin ji bo rêdan û çûn û hatina firûkan. Karmendên me yên ku wê bên pêvajûyê wê berdewam bike. Bi her halî Wezîrê Berevaniya me tiştên pêwîst ragihandiye. Tu kêşe tu neye. Ev girêbeste bi awayekî saxlem bi rêve diçe û berdewam dibe. Ev girêbestiya bi Rûsya re ji aliyê Tirkiye ve tê wekû endama yekem di NATO de gogaveke wisa bi aliyê Rûsya de davêje û bûye cihê metirsiyê. Tirkiye daxwaza Amerîka red kir ji bo vekêşana wê ji vê girêbestiyê gobêtir ji 2 milyar dolar li ser wê sekiniye. Amerîka ji darî da Tirkiye li ser vê gavê bi pêkanîna sizeyan li ser Tirkiye û rawestandina girêbestiya mûşikên F-35 got milyarê dolaran li ser Tirkiye qezenc bike. سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ کۆبوونەوەیەکی تۆڕی کۆمەڵایەتی ڕۆژی پێنجشەمە بەڕێوە بردو تیایدا میدیا کۆنەپارێزەکان شارەزایان و ئەوانەی کاریگەریان بەسەر تینگتانکەکاندا هەیە و تۆڕە کۆمەڵایەتەکاندا هەیە بانکێشت کرد. ترامپ دەڵێت بۆ چوونە کۆنەپارێزەکان لە تۆڕەکاندا سانسۆر دەکرێن. Once again. See, we were lifelong Democrats, so we know your trick. We used to be. ئەمە سێرە کۆنەپارێزەرانی یوتیوب پشتیوانی سەرسەختی سەرۆک دانۆڵد ترامپن. ئەمان پێشوازیەکی تایبەتیان لە کۆبوونەوەی سۆشیال میدیای کۆشی سپی لێکرا کە سەرۆک ترامپ دەستی پێکرد بۆ نیشاندانی ئەوەی کە دەنگی ئەو کۆنەپارێزەرانی تریش لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا ببیسترێت. تەکنۆلۆژیای پێشکەوتوو نابێت سانسۆر بخاتە سەردەنجی ئەمریکایەکان بۆ هەموو کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەمڕۆ لێرەن زۆرێک لە ئێوە هێزێکی زۆرتان هەیە و توانایەکی زۆرتان هەیە و پێویستە ژیرانە بەکاری بهێنن. سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە بە ڕێگای تویتەر ترامپ ڕخنەی لە نێزیەکەی 62 میلیۆن هەواداری گرت ئەو بە ناڕازگۆیەکی زۆر لە ئەنگریکردن و فەرق و جیاوازیکردنی چەند کۆمپانیەک ناودێری کرد. من ڕادەگەێنم ئێمە داوا لە نوێنەرانی تۆڕە کۆمەڵایەتی سەرشەکان دەکەین بۆ ئەوەی لە کۆشکی سپی لە ماوەی مانگی داهاتوودا لەگەڵماندا کۆ ببنەوە و کۆبوونەوەی چڕۆپڕ و مشتومڕی ڕشت بکەین لەو بارەیەوە. ئامادەبوانی کۆبوونەوەکە بریتی بوون لە میدیای کۆنەپارێز پسپۆران و ئەستێرەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان کە ترامپ بە ڕۆژنامەوان و خاوەن کاریگەری لە قەڵەمیان دەدات. وا دیارە ئەم بۆنەیە بە تایبەتی وا دانرابێت نەک تەنها بۆ گۆڕانکاری سیاسی یاخۆت گۆڕانکاری ڕێکخراوەیی لە هەر بوارێکی کە هەیە بەڵکو لە بڕی ئەوە بانکردنی ئەو خەڵکە بۆ کۆشکی سپی کەوا هەست بە ناڕەحەتی دەکەن تا بێنە کۆشکی سپی و لەوێ هەست بە ئاسوودەی بکەن. یەکەم بەندی دەستوری ئەمریکا مافی هەموو جۆرە وتارێک دەپارێزێت جا بیرڕای سیاسی هەرچێک بێت. تویتەر، فەیسبوک و گوگڵ نکۆڵی لەوە دەکەن بەکارهێنەرانی کۆنەپارێز بکەن بە ئامانج کاتێک ئاستی کۆمەڵاتی خۆیان جێبەجێ دەکەن. بەڵام شارەزایان دەڵێن بەڕێوەبەرانی ناوەڕۆک ڕێبازی خۆیان هەیە لە ناویاندا کەمکردنەوەی هەژمارە سەختەکان. ترامپ گازاندەی ئەوە دەکات کە ناتوانێت بە هەمان خێرایی جاران بە ڕێگای تویتەر بگات بە پشتیوانانی بەڵام هێشتاش لەوە ناچێت دەستبەرداری پەزەندترین پلاتفۆرمی سۆشیال میدیا بێت بۆ گەیشتن بە پشتیوانانی و هێرشکردنە سەر بەرهەڵستەکانی.
جیهان ڕاستی کێشەیەکێ مەزم بووە لەسەر گوهرینا کەش و هەوایە گۆ هەن دەڤەر کەتنە بن گەفا بن ئافکردنی وەکو وەڵز ئەو بووە سەدەما گۆ خەلکێن وێ پر تۆرە بوونە ji biryarên siyasî گۆ rewşa wan paşguh kiriye. ملیاردێر و چالاکوان و لیبرال تام سایر بە فەرمی ڤیدۆی کەمپینی خۆهەڵبژاردننی خۆی بڵاو کردەوە. ئەگە تۆ لە بڕواایەدا بووی شتێکی زۆر گرنگ لە ئارادایە هەوڵ بدە هەرچیت لە توانادایە بیکە و چیش دەبێ با ببێ ئەوەی من دەیکەم ڕێگەوەیە من ناوم تۆم ستایرە و خۆم بۆ سەرۆکایەتی هەڵبژاردووە. ستایر دەمێکە هەڵمەتی دژ بە سەرۆک دۆناڵد ترامپ دەکات بەڵام ئەو پرسە هێشتا بەردەوامە بۆ دابشکردنی دیموکراتەکان لە کۆنگرێس. هەرچەند ستایر چۆتە نێو کێبڕچێکەوە بەڵام ئەندامی کۆنگرێسی کالیفۆرنیا ئێریک سوالوێل دەبێتە یەکەمین ئەندامی دیموکرات کە دەستبەرداری قەرەباڵغی هەڵبژاردننی سەرۆکایەتی بێت. بڕوانە ئەمە بوارێکی پڕڕەکابەریە و ئەمە یەکێک بووە لە ئاڵنگاریەکان بۆ ئێمە. ئێوە چەندین باری سەختان لەو بوارەدا لەسەرشان بووە ئەمەش پێویستی بە گۆڕان و پێچکردنەوە هەبووە. من پتر دەخوازم وەک هاوڵاتیەک چاودێری گفتوگەکان بکەم. سوالوێل بەشداری یەکەمین دیبێتی دیموکراتەکانی کرد لە NBC. خۆی لەگەڵ جۆ بایدنی پێشەنگدا تاقی کردەوە. جو بایدن ڕاستی کرد کاتێکەوتی ئیتر کاتی ئەوەی مەشغەڵەکە بدەین بە نەوەی نوێی ئەمریکایەکان 32 ساڵ لەمەوبەر بۆ ئەوڕۆکەش ئەمە ڕاست. جێگری سەرۆک تۆ دەتەوێت گۆرانی مەشغەڵەکە بیت؟ دەخوازم من هێشتا ئەو مەشخەڵەم هەلگرتووە. هێشتا بایدن پاڵێوراوی یەکەمی دیموکراتەکانە سەربایری نمایشە خراپەکەی یەکەمین دیبێتی ئێستاکە جێگری پێشووی سەرۆک ڕوبەڕووی ڕکابەرایەتێکی بەهێز بۆتەوە لەلایەن سیناتۆری کالیفۆرنیا کاماڵە هاریس و سیناتۆر ئێلیزابێز وارین کە هەردووکیان لە پێشکەشکردنی دیبێتەکەیاندا دەنگەکانیان بەرز بووە. شیکەرەوەی سیاسی جیم کیسلەر دەڵێت دەرچوونی سوالوێل لە کێبڕچەکەدا نیشانەیەکە بۆ ئەوەی کە پرۆسەی توانەوەی درێژخایەن لە ناو دیموکراتەکاندا دەستی پێکردووە. با بڕوای من ئێمە گەیشتونێتە خاڵێک کە تێیدا هەش بۆ داهۆڵی خۆیان خستۆتە گەڕ بۆ کاندیدکردنیان. مەبەستم ئەوەیە یەکێک لەو شتانی ئەم دیبێتە خستی ڕوو ئەوەیە هەندێکیان گرنگ و سەرکەوتوو نەبوون و هەر بەو شێوەیەش دەمێنەوە و ڕەنگە کاتی ئەوە هاتبێت کە بڕۆن. دیموکراتەکان دەست ناکەن بە پرۆسی هەڵبژاردن بۆ دیاریکردنی پاڵێوراوەکەیان بۆ هەڵبژاردنەکەی ساڵی 2020 تاکوتلێ ئیوا پێک دێت لە مانگی دوودا. لاری ساباتۆ دەڵێت ئەمە دەبێتە ڕێخۆشکاریەک بۆ ئەوەی کاتێکی زۆر لەبەردەستدا بێت بۆ ڕکابەرە جیاوازەکان بۆ ئەوی چاودێری یەکتر بکەن و تۆوی دابشکاری لەناو خودی حیزبەکەدا بچێنن. ئایا ئەوان دەتوانن ئامادە بن بۆ ئەوەی لە دەوری یەک پاڵێوراو کۆ ببنەوە لە کۆی ئەو 20 پاڵێوراوە؟ ئایا بۆ شێوەیە دەتوانن پاڵێوراوێک بەدەست بخەن کاتێک پاڵێوراوەکەیان لەدەست دەدەن؟ ئەمە بۆ خۆی تاقیکردنەوەیکی گرنگە بۆ پارتەکە بۆ هەر ساڵێک بەڵام بە سادەی تۆ پێشوەخت وەڵامەکەی نازانیت. لە کۆتایی مانگەدا دیموکراتەکان دیبێتی داهاتویان لە دیترۆیت ساز دەکەن. سەرۆکی کابینەی نوێی هەرێمی کوردستانی عێراق لە بەردەم پەرلەمانی هەرێمدا کارنامەی کابینەکەی خستە ڕوو دواتریش پەرلەمانتاران دەنگی متمانەی خۆیاندا بە مەسرور بارزانی و هەروەهاش 21 وەزیری کابینەکەی. دکتۆر بیلال وەهاب لە نێوەندی واشنگتن میوانی کورد کۆنەکشنە. دکتۆر سەرەتا سوپاس دەکەم بۆ هاتنت بۆ ئێرە. دەمەوێت پرسیاری یەکەم لەوە دەست پێ بکەم. پێکێنانی ئەم کابینەیە کاتێکی زۆری پێچوو. جا ئەمەوێ بزانم بەڕای تۆ دواکەوتنی پێکێنانی کابینەکە تەنها مەسەلەی سیاسەتی ناو هەرێم بوو یا شتی تریشە؟ سەرەتا بەیانی باش هەڵبەت یەکەم جار نییە پێکێنانی کابینی حکوومەتی هەرێم لە دوای هەڵبژاردنەکان دوا بکەوێ بەداخەوە جارانی پێشتریش هەر دواکەوتنی زۆری بەخۆیەوە بینیوە. ئەم جارە بە تایبەت بەڕای من دوو هۆکاری سەرەکی هەیە. هۆکارێکیان کێشەکانی نێوان حیزبەکانە بەتایبەتی یەکێتی و پارتی و پاشهاتی ڕفراندۆم و ئەو کێشانی کەوا لە نێوان ئەم دوولایەنە دروست بوو کە با بڵێن اتهام یەکتریانە کرد کەوا کێ خەتابارە بەو زەرەرانی کەوا لە ئەنجامی ڕفراندۆما ڕوویدا ئەوە بەشێکی کێشەکان بوو. بەڵام بەڕای من بەشێکی کێشەکانیش کێشەکانی ناوخۆی حیزبەکانە لە ناو بۆ نمونە لە ناو یەکێتیە و لە ناو گۆڕانە لە دوایی با بڵێن مردنی سەرکردەکانیانەوە کێشەی سەرکردایەتی و سەرۆکایەتیان هەیە بۆیە بم ئەمە بووە فرسەتێک بۆی کاجۆرە لە یەک ڕیزی دروست بێتەوە ناو حیزبەکانە لەلایەک و لە ناو پارتیشەکەەوە حیزبی براوی هەڵبژاردنەکانە دەساودەستی دەسەڵاتەکرێت لە نێوان با بڵێن چینی گەورەترەکان گەورەکانی بۆ منە کاک مەسعود بارزانی کەوا خۆی سەرۆکی هەرێم بووە بۆ کوڕ و برازاکانی بۆ نەوەی داهاتوو بۆیە ئەمەش جۆرە پێویستی بە جۆرە لە با بڵێن ڕازیکردنی هەموو لایەنەکانی ناو حیزبەکان هەبوو. ئەمە لەلایەکی تریش هەڵبەتە کێشەکانی
ناو حکوومەت و بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو کوێ ڕوا ئەوەش خۆی کێشەیەکەکەوا لەوە چێ پێویستی بەکات بوو. بەڵێ بابێنە سەر کارنامەی کابینەی نوێ سەرۆگۆزیری نوێ باسی لە ڕوونی و ئاشکرایی کرد لە داهاتی هەرێمە. جا پێت وایە مەسرور بارزانی بتوانێت با بڵین هەموو گرێبەستە نەوتیەکان و هەموو داهاتەکانی بەڕوونی ئاشکرا بکات؟ هەڵبەت ئەگەر بێوێ ئەتوانێت چونکە پارتی دیموکراتی کوردستان باڵادەسە لە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستانە کاتێکەوە جۆرە لە ناشەفافیت هەبوو بێت و گلەیەکی گەورە لە نەوتی هەرێمی کوردستان بریتیە لە کەمی شەفافیت ئەوەیەکەوە کێشەکان لەگەڵ بەغا وای خواستووە کەوا شەفافیت کەم بێت. ئێستا ئەگەر ئامانج بریتیە بێت لە چاکسازی ئەو پەیوەندیە و چاکردنەوەی ئەو پەیوەندیە کە تێک چووە لەگەڵ بەغا ئەوە شەفافیت دەبێتە بەشێکی ئەساسی لەو هەنگاوە. لەلایەکی تریشەوە هەرێمی کوردستانەوە نزیکەی ساڵێکە عەقدی لەگەڵ کۆمپانیای دیلۆیت کردووە، لای کەم مانگانە راپۆرتی هەیە لەسەر داهات لەسەر چەند نەوت فرۆشراوە، واتە جۆرە لە پێشکەوتن لە بواری شەفافیت تا ڕوویداوە بەڵام هەڵبەت چەنە شەفافیتەکە زیاتر بێت ئەوەندە باشترە. بەڵێوە هەروەها باسی لەوەش کرد کە هەرێمی کوردستان چەندێ پارە قەرزارە باسی لەوە کرد، بەڵام هیچ ئاماژەی بەوەش نەکرد کە با بڵین موچە پاشەکەوت کراوەکانی فەرمانبەران لە کابینەی هێژدا ئاماژەی بەوە نەکرد. ئایا پێت وایە سەرگۆزیری نوێ بتوانێت ڕەوشی دارایی هەرێم بێنێتەوە دۆخێکی ئاسایی و هەروەها ئەم موشە پاشەکەوت کراوانش بداتەوە بە خاوەنەکانیان؟ هەڵبەت هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی دارایی زۆر گەورە بوو ساڵی 2014 بەشێکی ئەوە بوو کە نرخی نەوت دابەزەی بەشێکی ئەوە بووکەوە شەڕی داعش دەسی پێ کرد و بودجەی هەرێمی کوردستانی لەلایەن بەغاوە بڕابۆیە قەرزێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان کۆبەتەوە. لە ساڵی 2010 و 19 بەشێکی باشی ئەو قەرزانە دراوەتەوە، بەڵام هەڵبەتە قەرزەکە زۆرێکی ماوە. باسی شەفافیتت کرد، بەشێکی نەبوونی و کەمی شەفافیتەوە ئێمە تا ئێستا نازانین حکوومەتی هەرێم چەندێک قەرزارە. بەڵێ حکوومەتی هەرێم ئۆفیسێکی تایبەتی بۆ بەڕێوەبردن و ئیدارەکردنی ئەم قەرزانە دروست کردووە، بەڵام تا ئێستا راپۆرتێکیان بڵاو نەکرێتەوە کەوا بزانین هەرێم بزڵە بە چەندێک قەرزارە. بەڕای من ئەوەی کەوا سەرۆکی هەرێمی سەرۆکی حکوومەتی تازە بڕیاری ئەوەی نەداوە کە ئێمە بەڵێ هەموو کێشەکان چارەسەرەکەین، بەڕای من شتێکی باشە. وعدێک نەدرێت بە خەڵک کەوا تەنفیز ناکرێت. قیچەکە بە بیکات و وعد نەدا نەک وعد بدا و تەنفیزی نەکات. بۆیە بەڕای من ئەویان کارێکی ئیجابیە، بەڵام هەڵبەتە کێشەکان پێویستی بە چارەسەرکردنە. و هەروەها بنبڕکردنی گەندەڵی کردا ئەرکی سەرەکی کابینەکەی. هەمومان دەزانین بنبڕکردنی گەندەڵی واتە لێدانی بەرژەوەندی هەندێک لە کاربەدەستەکان. جا پێت وایە لە ڕەوشێکی ئاڵۆزی ئاوای هەرێمی کوردستاندا سەرۆکۆزیری نوێ مەسرور بارزانی بتوانێت ئەم کارە بکات؟ پرسیارێکی گرنگە. سەرەتا ئەوە باشە کە دژایەتیکنی گەندەڵی کردوتە بەشێکی ئەساسی پرۆگرامەکەی ئەمە خۆی جێی دڵخۆشیە، بەڵام ئێمە بیرمان نەچێ ینی کە باسی کێشەی گەندەڵی لە کوردستان ناکەین ئێمە باسی ینی پۆلیسی هاتوچۆ و باسی مۆزەف و ڕەش و باسی ئەو شتانە ناکەین. باسی بەڕاستی گەندەڵی یەکێتی و پارتیە، باسی ئەوەیە کەوا داهاتی ئەو وڵاتە لە بەردەستی ئەوانایە و چەندێکی بۆ میلەتەکە سەرفەکەن و بۆ حکوومەت و بوجە بەڕێکپێکی سەرفەکەن و چەندێکیشی ئەچێتەوە گیرفانی حیزبەکان و ئەندامانی ئەو دوو حیزبەکەوە بوونیان لە حکوومەتە بوونیان لە پێشمەرگا بەکارهێنن بۆی کەوا هەم خۆیان و هەموو کۆمپانیانی کەوا ڕاستەوە خۆیان خۆ ناڕاستە خۆ سەر بە حیزبن. بۆیە کاتێکەوە کەسێکی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێم باسی جیاتی گەندەڵیەکە هەڵبەتە باسی کەمکردنەوەی گەندەڵیەکە لە حیزبەکەی خۆیان، چونکە لەوانەیە ئەو دەسەڵاتی بەسەر ناوچەی سلێمانیە کەمتر بشکێ. بەڵام ئەمە بیرمان نەچێت حکوومەتێکی بنکەفراوانە، بنکەفران بەمعناوەیەکەوە هەموو حیزبەکانی تایە بەڵکو حیزب سەرەکیەکانی تایە کە گۆڕان و یەکێتی و پارتی. بۆیە ئەگەر بەڕێز مەسرور بارزانی بتوانێت گەندەڵی لە ناو پارتی و لە ناو بەشەکەی پارتی حکوومەتی هەرێمی کوردستانە و هەروەها یەکێتی و گۆڕانیش هاوکاری بن لەوەی کەەوە ئەوەش لە بەشەکەی خۆیانە دژایەتی گەندەڵی بکەن و گەندەڵی کەم بکەنەوە ئەوە جێی دڵخۆشیە. بەس بیرمان نەچێت زۆر جار دژایەتی گەندەڵی بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی بریتی لەوەی کەوا من ناڵم تۆ گەندەڵبی بۆی کەوا خۆم گەندەڵ بم. هیوادارم ئەوانە بێت. پرسیارێکی تر پێت وایە پەرلەمان باسی پەرلەمان بکەین بتوانێت بێتە چاودێرێکی ڕاستەقینە بەسەر ئەم کابینەوە لە کاتێکا کە بینیمان لە کاتی پەسەندکردنی وەزیرەکان بەڕاستی هیچ وەزیرێک نەبووە جێگای مشتومڕی پەرلەمان بۆ پەسەندکردنی. پەرلەمانی کوردستان بەداخەوە وەکو دەستگا پەرلەمانێکی شەلە بەوەی کەوا کە شەڕی ناوخۆ بوو لە ناوەڕاستی نەوەتەکانە
یەکەم دەستگاکەوە لی درا پەرلەمان بوو کاتێکەوە کێشە لەسەر سەرۆکایەتی هەرێم دروست بوو بەداخەوە قوربانیەکە پەرلەمان بوو بۆیە پەرلەمان بە حکمەوەی کەوا حیزب باڵا دەسە لە کوردستانە و جهەی تەنفیزی بە حکمەوەی کەوا نەوت و پارە و سامان و دەسەڵاتی عسکەری لەلای حکوومەتە پەرلەمان بۆتە دەستگایەکەوە وەکو پێویست نە دەوری تەشریعی خۆی ئەبینێ بە تایبەتی لە دەوری ڕقابی خۆیان دەوری چاودێریە دەورێکی لاوازی هەیە ئەم پەرلەمانە بزات بەداخەوە تەسەوەر ناکەم ئەو دەورەی هەبێت کەوا چاودێرێکی جددی بێ بەسەر حکوومەتەوە چونکە ئەوانەی کەوا لە پەرلەمانە باڵا دەستن لە حکومیشە باڵا دەستن. دوا پرسیارم زۆر بە کورتی دکتۆر بلال سەرۆکوەزیری نوێی هەرێم ئاماژی بەوە کرد کە پەیوەندیەکی هەوڵ دەدات پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا زۆر پتەو بکرێت باشە ئەمە چواتایەکی دەبێت بۆ پەیوەندیەکانی نێوان هەرێم و ئێران. هەرێمی کوردستان لە دوای ڕفاندۆمەوە جۆرە لە تووڕەیی بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە ڕۆژاوا هەبوو بۆی کە پشتگیری سەربەخۆیی کوردستانیان نەکردووە لە ئەنجامی ئەمە پێویستی بۆ بوو کە لەگەڵ بەغا جۆرە لە ئاشتەوایی دروست ببێ و نێوەنگیر لە نێوان ئەم پەیوەندیە بەڕاستی ئێرانە و ئەوتان ئێوەتەی هەرێم لەگەڵ ئێرانە جۆرە لە ئاشتنەوەی بۆ دروست بووە پەیوەندیەکان لەگەڵ بەغا باش بوونەتەوە. زۆر سپاس دەکەین سپاس بۆ جنابیشت. پارتی و یەکێتی پاش نزیکەی 2 ساڵ ڕێککەوتن لەسەر کاندیدێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک بەڵام عەرەب و تورکمانەکان ئەو ڕێککەوتنە ڕەت دەکەنەوە. پامنێرمان دڵشاد ئەنوەر زانیاری زیاتری لایە. دوجار یەکێتی و پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکووک ڕێککەوتن و لە پرێس کۆنفرانسێکدا ناوی تەیب جەباریان وەکو کاندیدی کورد بۆ ئەو پۆستە ڕاگەیاند. دانانی کاک تەیب جەبار تەکلیف کراوە لەلایەن لیستی برایەتیەوە واتە کاندیدی لیستی برایەتیە بۆ بوونی بە پارێزگاری کەرکووک. هەرزوو عەرەب و تورکمانەکانی کەرکووک دژی ڕێکەوتنەکەی پارتی و یەکێتی هاتنە دەنگ و جیاواز لە لێدوانی فەرمی بەرپرسەکانیان بە دوو ڕاگەیەنراوی فەرمی دژی ڕێکەوتنەکە وەستانەوە. مبدئيا نحن ليس لدينا أي اعتراف بين ئێمە لاریمان لەسەر هیچ کەسایەتێکی کەرکووک نییە بۆ پۆستی پارێزگاری کەرکووک بە مەرجێک شیاو بێت لای هەموو پێکاتەکان و قبولکراو بێت وەکو حیزبە تورکمانەکان پێش شەرمانجێک ڕامانگەیاندووە پۆستی پارێزگار بۆ پێکاتی تورکمان بێت لەم قۆناغەدا و تا کاتی هەڵبژاردننی پارێزگاکان و دوای هەڵبژاردنەکانیش ئەم پۆستە بە شێوەی دەوری بەڕێوە ببرێت هیوادارین پارێزگار بۆ تورکمان بێت چونکە کەرکووک لە ڕووی مێژوویەوە تورکمانیە. جیا لە عەرەب و تورکمان حەشدی شعبیش دەیەوێت پێگەی داهاتووی لەو پارێزگایە پارێزراو بێت و ڕێکەوتنەکەی پارتی و یەکێتی ڕەت دەکاتەوە. محافظ و ئەلانت کرد هات چۆن دەوامەکە نایلم دەوامکە ئەوەی دایرەکان عەرەب و تورکمان ناڕۆن اعتسامەکەن فایدەی چییە بێ ئاسان هیچ هەمانگی ناکەم لەگەڵ هیچ ئیدارات ئیش ناکەی هەبێ دانشە و بەس وەک سەنەمێکە دانشێ فایدەی چییە ئەمە نابێ یان ئەم عەقلی شۆڤینی تا کێی منە نییە هێن توی نەما لە عێراق هیچ فکر نەکات شیعە بێت کورد بێت تورکمان بێت عەرەب هێن من نییە نەما. یەکێتی و پارتی بە ڕێکەوتنەکەی نێوانیان تۆپەکەیان فڕێدایە گۆڕەپانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەنجومەنێکی فرەپێکاتەی پڕ لە کێشمەکێشە بۆیە پێ ناچێت ئەم ئەنجومەنە بە ئاسانی بتوانێت چارەنووسی پۆستەکە یەکلایی بکاتەوە هەرچەندە زۆرینەی ئەندامەکانی سەر بە لیستی کوردیە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک. ده پەیوینەکە تایبەت یا دەنگی ئەمریکا بکاردەستی پێنتەگۆنی یê berê Michael Robin re nakokiyên di navbera Tirkiye û Kurdên Sûriye de û paşeroja Bakurî Sûriye şirove dike. Zaniyarên zêdetir di vê raportê de. Dehpeyvîneke taybet deya dengê Amerîka li gel berpirsê Pentagonê yê berê Michael Robin nakokiyên navbera Tirkî û Bakurê Sûriyayê de şirove kir. Birêz Robin dibêje got dê ev nakokî berdewam bike lê di dawî de Tirkî neçare Bakurê Sûriyayê qebûl bike. وەک دەرئەنجام ناکوکی دێت بەردەوام بن بەس تورکیا چ بژاردەیەن دی نابن ji bilî erêkirin û dîtina rastiya heyî û tiştên niha li Sûriyê rûdidin bi taybet tiştên girêdayê Rojava. Gelo pêşeroja vê nakokiyê wê çawa be û Tirkî wê çawa vê projeya Bakurê Sûriyayê qebûl bike. Birêz Robin dibêje
ezmûna neha ya navbera Kurdên Sûriyayê û Tirkî mîna ezmûna Kurdên Herêma Kurdistana Iraqê ye got Tirkî gef li Herêma Kurdistana Iraqê dixwar lê di dawî de neçar bû qebûl bike. Ez wê dişibînim heman prosêsa li gel Kurdan niha di nava Tirkiyê da dê bicih bê. Tirkiya li dij rawista bihêris li dij Rojava rawista pêşveçûnên li Rojavat eşkeran e ew bixwe li hûlê ne. Tirkî divê bige wê bawerê ku ev realîte ye. Bi zelalî cîhana Rojavayî û Ewropî ew jî dampêdanana Rojava dikin û dipejirînin. Ew realîteya Tirkiya jî naz dikin. Ji ber wê yekê ji niha wê ve Tirkiya êdî nikare li gor hesabdayîn û piştevaniya bihêza Ewropa û Amerîka bike. Da ku cîhada xwe li dijî Kurdan û otonomiya Kurdan bidûmîne. Serpirsa got di dema Tirkî û Kurdên Sûriyayê di heman demê de hevalbendê Amerîka ne. Amerîka çawa dikare bi her du hevalên xwe yî got weke dijmin li hev dinerin bidûbistî. Di hundirê Amerîka de ev yek çawa tê nirxandin. What the Kurds have done is important. You know, diplomatically, the United States... Tiştê ku Kurdan kiriye heta niha giring e. Wek dizanî bi şêwekê dîplomasî Amerîka bi temamî destek nedaye her tiştê li Rojava tê kirin. Lê hêzên Amerîkî evên li aliyê Kurdan şer kirî û çalakî bi hev re hebûn û Kurd kirine nava dilê xwe da. Tenê sedema ku Amerîka kar gel YPG û hêzên Sûriya Demokrat kiriye, ew ku hatiye pejirandin ku bawerî Tirkiyê nemaye. Dema Tirkiya gileyan li me dike derbarê hevpeymaniya di navbera Amerîka û YPG û hêzên Sûriya Demokrat da, Tirkiya nikare gazindan ji kesekê dî bike ji xwe zêdetir. Ji ber ku şirûveyên istihbaratî yên li Washington û berpirsên leşkerî li Washington, buwan eşkere bûye ku Tirkiye eger çi bi şêwekê rasterast jî nebe, lê nerasterast piştevaniya Daişê kiriye. Lewan îro em li gel we kar dikeyin. Niha ji aliyê dîplomasî ve dîplomat hene dibêjin giring e em bi Tirkiye rakar bikeyin ji ber ku Tirkî gelên giring e ji bo hin pirsgirêkên din. Yan dibe ku piştî mirina Recep Tayyip Erdogan Tirkiye cardin vegere wek hevpeymana caran. Ev ne rastiyek e. Wek derencam dibît ez wê bawerê dama ku divê ew dîploma jî bigihin ser riya leşkeran. Ew jî bi cihkirina tenahî û avakirina federalîzmeka demokratîk e li Bakurê Rojhilatê Sûriyê. Ji ber got Tirkî hevalekî giring e ji bo Amerîka di heman demê de Kurdên Sûriyayê jî hevalên herî aktîvin yê Amerîka di şerê li dijî terorê de. Gelo Amerîka wê çi rolê bilîze bu her du hevalên xwe nêzîkî hev bike. Wek derencam ev pirsek giring e. Ev bu sedema ku balwêz James Jeffrey rexne dikim. Ez wê nêrînê dame ku divê Amerîka di vî warî da çalaktir kar bike. Lê mixabin di dema niha da hêjî li ser asta dîplomasiya Wezareta Derve tevgerîn heye ku hinekî zêde li gel Tirkiyê gîrû dikin û pirsê weke agîrbestê werdigirin zêdetir ji aştiyê. Wext hatiye ku Amerîka berfirehtir li ser federalîzma li Bakurê Sûriya mêze bike, wê hêza li vir hatî çêkirin bipejrîne. Ew tenahiya li vêre hatî çêkirin di berjewendiya Amerîka da ye bila ji dest neçe. Berpirsê Pentagonê yê berê Michael Robin got di komcivîna navneteweyî de ya dor Daişê got di dema dawî de li Amûdê hatibû darxistin bejdar bû. Semînera wî ser têkiliyên Tirkî û Daişê de bû. Ew bi sporê Rojhilata Navî ne. Li gorî wî got nakokiyên navbera Kurdên Sûriyayê û Tirkî wê her berdewam be. Lê Amerîka wê rolekê erênî bilîze da ku asta nakokiyan daxîne. Zana Umer dengê Amerîka, Amûdê. دانیشتوویەکی شاری مووسڵ زیاتر لە 40 پشیلە لە ماڵەکەی خۆیدا بەخێو دەکات و نێویشی بۆ هەر یەک لەوانە داناوە و بە ناوی خۆشیانەوە بانگیان دەکات. با بزانین ئایا بەخێوکردنی ئەم پشیلانە لە ماڵەکەدا ئاسانە یان نا. بۆ یەکەم جارە کەسێک لە مووسڵێ دەردکەویتن و بەڕەوانیە ji mafê giyaneweran diketin û ev kese çalakvanê civakê sivîl e û çendîn hewildayîne ku tund û tîjî û kuştin digel giyaneweran nehêtekirin û bi taybet sa û pişîkan
دکتۆر عمەر فەیسەڵ نەها di mala xwe de zêdetirî çil pişîkan bi xudan ketin û her êk bi navekî dihête nyasîn. Rojane xarna wan amade diketin û dibêjît her giyanewerekê tu bi çavê rehmê lê binêrî bêguman dê gelek kehî bîtin û dê guhdariya teket. Xudankirina evan pişîkan ne karekê bi sanahî ye belê li cem Umerî xweşiyeke û dê ew ê baweriyê daye ku giyanewer caniyeka mezin diêxine nava her malekê da. Ez daxwaza gişt xelkî dikem çavderiya van giyanaweran bikin ji ber ku caniyek heye evan giyanaweran ez xwaziyarim hemî xelek divê biyavêda kar bikin ji ber ku ev karekê aştî û hejîkirinê ye. Dibêjne min tu çawa di nav van giyanaweran da dijî ji ber ku ji mareka zor û gelek bi zehmet e. Ez bersiva wan dem û dibêjme ev rehmet e. Ez wesa lê nêrim seredarî digel wan rehmet ji Xwedê û demê ez seredariya wan dikem derûnê min aram dibît. û çend ez yê westiyayê bim demê qesta mal dikem û lê nêrim hemî zehmeta xwe ji bîr dikem her wekî zarokên min dihêne berahiya min. Piştî seredariya evan pişîkan dawî hatî û hemî têr û tijî bûn, ev ca doktor qesta ser ca dadketin û li sat nêrîtin û her sayekê birsî bîtin xarnê bû amade diketin û seredariyeka ciwan li gel diketin. Em wekû mirov zarokên menokê çaverê me dikin. Li mal wekû em vedgerên û bû ewan xarnê dibin. Evan giyanaweran jî her wekî mirovan zarokên wan çaverê dikin. Lê ma nabît em evan giyanaweran bikujîn. Lê çend rojên borî da bi sedan sal li evî bajarî hatine kuştin ji layê hêzên emnî ve ji ber ku heweka berfireh hatiye kirin bû nehêlana sal li bajarê Mosilê. Lewma Umer Feysal çendîn hewl dayine ku ev hewe bihête rawestandin û cihekê taybet bosayên sercada bihête dabînkirin û pirêkên zanistî bihêne bixwedankirin. Kawa Umer dengê Emerîka, Mosil. کاک لوقمان لە کاتی شەڕا زۆر جار باسی مرۆڤەکرێ و مناڵ و ژن کە ئەبن بە قوربانی بەڵام یەکێک لە قوربانیەکانیش ئاژەڵیشن ئەوانش دەبنە قوربانی ئەو کارە ساتانە. بەێ ڕاستی ئەو کولتورا چەندەهانێت چندێک بێتر لە ڕۆژ وڵاتی ڕۆژئاوایی دیار دەبێت گۆڵ و گۆدانی بە ئاژەلا دکن لێ ئەو تشتا گۆمەدی دوێ راپۆرتێجی تشتێکی باڵکێشێ گۆدناو جواتامەجی هەیە ڕاستی گۆدانی ینی لێرە وایە هەسەرەکەی هەموو ماڵێک ئاژەڵێکی هەیە لە ماڵەوە ینی زۆربەی ماڵەکان بە تایبەتێگە مناڵیان هەبێت ئاژەڵێکیان هەر هەیە بەڵام بەیەکەوە چل پشی لە بەخێوکردنی ئەوە بەڕاستی زەحمەتەوە کوایە چل مناڵ هەبێ بەخێوی بکەیت لێ تشتێکی خۆشن دەلێ بینەرین هێژا ئەم گەیشتن داویا وێ بەرنامە حیا بەرنامە بنێ هەر شاد و بەختەوە کاتێکی خۆش هەر شاد بن.